لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 389 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێم و خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ويستفتونك في النساء قل الله يفتيكم فيهن وما يتلى عليكم في الكتاب في يتامى النساء اللاتي لا تؤتونهن ما كتب لهن وترغبون أن تنكحوهن والمستضعفين من الولدان وأن تقوموا لليتامى بالقسط وما تفعلوا من خير فإن الله كان به عليما. بەڵێ خۆشەویستان، خوای گەورە سوبحانە وتەعالە لەو ئاتە پیرۆزەدا دەفەرمی وەیەستەفتونەکە فی النساء، واتە داوات لێ دەکەن یا ڕەسوڵ الله، داوای فتوات لێ دەکەن، پرسیار لێ دەکەن دەربارەی ئافرەتان، ئەحکامی پەیوەست بە ئافرەتان. قل الله يفتيكم فيهن، بڵێ الله سبحانه وتعالى فتواتان لۆ دەدا دەربارەی ئافرەتان. وما يتلى عليكم في الكتاب في يتامى النساء، وهروها ئەوەی کەوا لە بۆتان دەخوێندرێتەوە لە قورئانی پیرۆز لەو ئاتانی پێشووتر کەوا لە سەرەتای سوورەتەکە دابەزی دەربارەی ئەو ئافرەتانی کەوا یەتیمن کە گۆ بە خەویان دەکەن کاتێک کەوا گەورە دەمن لا تؤتونهن ما كتب لهن، ئەوەی کەوا لە بۆیان دانرا لەلایەن خوای گەورە سوبحانە وتەعالە نایان دەنێ. وترغبون أن تنكحوهن، وهروها ڕغبەتتان لێ نییە بیان خوازن یان ئینشاءڵڵا دواتر زیاتر ڕۆی دەکەینەوە. والمستضعفين من الولدان، وهروها دەربارەی ئەو منداڵانەی کە مستضعف و بێدەسەڵاتن. وأن تقوموا لليتامى بالقسط، وهروها خوای گەورە فەرمانتان پێ دەکات دەربارەی یەتیمەکان بە قسط و بە عەدالەت لەگەڵیان سەرپەرشتیان بکەن. وما تفعلوا من خير، هەر خەیرێک ئەنجام بدەن، فإن الله كان به عليما، بێگومان الله سبحانه وتعالى پێی ئاگادار. بەڵێ خۆشەویستان، دیارەوە هەندێک ئەحکامی تێدا لە پێشەوە خوای گەورە سبحانه وتعالى باسی لە کردەوەی چاک و پاداشت کردەوەی چاک کرد، و هەروە باس لە کردەوەی خراپ و سزای کردەوەی خراپ کرد. ئیتر وەکو ئیمامی ڕازی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی زۆربەی جێگاکان لە قورئانی پیرۆز بەو شێوەیە خوای گەورە باز لە تەرغیب و تەرهیب دەکا. تەرغیبمان دەکا بە ئەنجامدانی کردەوەی چاک و پاداشت کردەوەی چاک، تەرهیبمان دەکا دەمان ترسێنی لە ئەنجامدانی کردەوەی خراپ و سزادانەکەی لەلایەن خوا سوبحانە وتەعالە، ئەوجە باز لە ئەحکام دەکاتن. ئیتر ئەوەش یەکە لە شێوازەکانی قورئانی پیرۆز کە فعلەن بەستانەوەی ئەو دوو بابەتە لەگەڵ یەکتری زۆر زۆر گرنگە، بۆی کەوا فعلەن ئەو تەرغیب و تەرهیبەیە لەلایەن خوای گەورە سوبحانە وتەعالە دەبێتە مای جێبەجێکردنی ئەو ئەحکامانەی کەوا دواترێ خوای گەورە باسی دەکا. ئیتر وەیەستەفتونەکە فی النساء، دیارە سینەکە سینی تەڵەبە، واتە داوای فتوات لێ دەکەن دەربارەی ئافرەتان، دەربارەی ئەحکامی ئەو شتانەی کەوا پەیوەستە بە ئافرەتان. یەستەفتونەک لە ئیفتا و لە فتوا هاتیە. ئیفتا ئەوەیە کەوا تەبیین المبهم، واتە شتێکی شاراوە هەبیتن کەسێک بێوێتن ڕوونی بکاتەوە. ئیتر فتواش وەکو مستەلەحی شەرعی، واتە ئەو شتانەی کەوا پەیوەستە بە هەر بابەتێک فتوای دەربار بدرێت، واتە ڕوون بکرێتەوە ئەو ئەحکامانەی کەوا کامەی حەلالە و کامەی حەرامە بە شێوەیەک پێویستە بڵێن تەعامل بکرێت لەگەڵ فڵانە شت. ئیتر لێردا داوای فتوات لێ دەکەن دەربارەی ئەحکامی ئافرەتان پەیوەست بە ئافرەتان. خوا سوبحانه وتەعالە فتواتان لۆ دەداتن دەربارەی ئەو بابەتە. کەواتە پێشەچی کاتێکەوە خوای گەورە دەفەرمی دەربارەی ئافرەتان داوای فتوات لێ دەکەن، بڵێ الله سوبحانه وتەعالە فتواتان لۆ دەدا. ئەو بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا گرنگیدانە لەلایەن خوای گەورە سوبحانه وتەعالە بەو بابەتە، بۆی کەوا بابەتی ئافرەتان هەندە گرنگە. خوا سوبحانه وتەعالە فتواتان لۆ دەدا دەربارەی ئافرەتان. دیارە وەکو لە تەفسیرەکان باز لەوە دەکەن کە سەحابە خۆیان لێ ڕازی بیتن، طبعا پێشەوەی مسلمان بوون، پێشەوەی مسلمان بن لە پێش هاتنی ئیسلام، بە تەئکید
وەکو بەشێک لەو مجتەمەعی کەواتەیدا بووینە زۆڵمێکی زۆریان لە ئافرەتان کردێ لەو مجتەمەعەدا زۆڵمێکی زۆریان لە ئافرەتان کردێ لە میراتیان بێبەش کردینە حەقیان نەداینێ لە مارەییان لە زۆر لە ئەحکامەکان و تەعاملکردینە لەگەڵ ئافرەتان وەکو لە چەندین جێگا باس کرا ئیتر کە ئیسلام هات ئەحکامی باس کرد دەربارەی چۆنیەتی هەڵسکەوتکردن لەگەڵ ئافرەتان ئیتر ئەوان لۆیە هەر پرسیاریان دەکردکەوە بە چ شێوێک تەعامل بکەن بەو شێوەیەکەوە خوا پێڕازیە سوبحانەهو وتەعالا لەوەی کەوا بە چ شێوێک ڕێزیان لێ بنێن کو حەقەکانیان ئەدا بکەن قل الله يفتيكم فيهن وما يتلى عليكم في الكتاب لێرەدا کەواتە الله سبحانه وتعالى فتواتان لۆدا واتە لە داهاتوو لە ئاتەکانی داهاتوو وما يتلى عليكم في الكتاب وهروەها ئەو ئاتانەی کە پێشترێ لە بۆتان خوێندرایتەوە لە کتاب دەربارەی فی یەتامە النیسا بە تایبەتی وەکو زانایان دەفەرمون ئەو ئاتانەی کەوا پێشترێ لە بیدایەتی سوورەتەکە هاتیە بە تایبەتی لێرەدا ئیشارەتە دەفەرمون لە بۆ ئاتە وئین خفتم ئەلا تقسطوا في اليتامى فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع کەواتە دەفەرمون داوای فتوات لێ دەکەن لە دەربارەی ئافرەتان الله فتوات لۆتدا دەربارەی ئافرەتان و هەروە ئەو ئاتانەی پێشووتر دابەزیە دەربارەی ئەو بابەتەی فی یەتامە النیسا ئەو ئافرەتانەی کەوا بە یەتیمی با بڵێن ئەو ئافرەتانەی کەوا بابیان دەمری و یەتیم دەبن کەسانێک لە خۆیان دەگرن و سەرپەرشتیان لەسەر دەکەن کاتێکەوە گەورە دەبن ئەو جا لەو حاڵەتەی ئایا دەیانخوازن بە مەبەستی ماڵەکەیان یان با بڵێن وەکو خی گەور دواترێ باز دەکاتن لا تؤتونهن ما كتب لهن ئەو ئافرەتە یەتیمانێکەوە کەسانێک سەرپەرشتیان لەسەر دەکەن پاشان کە گەورە دەبن دەیانخوازن بەڵام ئەو حەقەی کەوا لە بۆیان دانرا پێیان نادەن ولا تؤتونهن ما كتب لهن وترغبون أن تنكحوهن زاليردا وترغبون أن تنكحوهن بو شيوانا خواي گەورە سبحانه وتعالى باسي كرديا كأي ما وجب لهن من الميراث ونحوه كواتا حقيان نادن لميرات لماريي لو بابتانا زاليردا أو حديثي كوا لبخاري مسلم دا هاتيا عروة دەجێڕیتەوە کەوا پرسیاری لە دایکمان عائشە کرد خوای لێ ڕازیبی دەربارەی وئین خفتم ئەلا تقسطوا في اليتامى علاقەی بەو بابەتەی خۆمان هەیە دەربارەی ئاتە پرسیار لە دایکمان عائشە دەکات طبعا عروە کوڕە خۆشتی عائشە پرسیار لە پلچی خۆی دەکات لە عائشە دەربارەی واتەی وئین خفتم ئەلا تقسطوا في اليتامى فانكحوا ما طاب لكم من النساء ئیتر دەفەرمی فقالت يا ابن أختي هي اليتيمة کەواتە پێی دەڵێ ئەی خوشکە زای خۆم ئەوە دەربارەی ئەو کچە یەتیمانەیە تەکون فی حجری وەلییها کاتێکەوە لە ژێر سەرپەرشتی پیاوێکدا کە بە خێوی دەکا تشاریکه فی مالیه ئیتر ئەو یەتیمە لەلای ئەو پیاوەیە لە ماڵی ئەو پیاوە دەخواتن شەریکە لەگەڵی وهو وليها ووارثها ئیتر ئەو پیاوە دەبیتە وەلی و سەرپەرشتیاری و هەروەها میراتگیری فيرغب عنها أن يتزوجها بخوي ناوي بيخوازي ويكره أن يزوجها غيره بيشي ناخوش بيتات كسيشي ديكا كراهية أن يشركه أحد في مالها بخوي بيخوش نبي خوازي حزي شيليني بيدات كسيشي ديكا تاوك أو كسنبي تشريك لمال أو يتيمي فيحبسها ويضر بها إتر حبسی دەکاو با بڵێن نە بەخۆی دەیخوازی نە پێی خۆشە کەسێک بیخوازیتن ئیتر لە نەتیجەدا زەرێر پێدەگەینی لە ڕوایەتەش کە دەفەرمی فەیەتەزەوەجها عەلا مالیها جاری واشەیە بەخۆی دەیخوازی بە نیەتی ئەوەی کەوا ماڵی ئەو یەتیمەی بکەوتە بەردەستی وەیوسیء صحبەتەها خواستیتی بە نیازی تەماحی ماڵەکەی ئیتر لە هەڵسوکەوت لەگەڵی بە خراپە دەجوڵێتەوە ولا يعدل في مالها وعدالتش ناكا لو مالك ومالي أو أفرتي وليس لها أحد يخاصم دونها كسيشيش نية براستي بيت لسر أو أفرتي بجواب لبرو بابي مردية فقال وإن خفتم أن لا تقسطوا في اليتامى فانكحوا ما طاب لكم من النساء لو يخوي يقول دفن أو أفرتان كبخوتان بخيوتان كده جورب وينا بوشي وي بكو دايك مع عشجي رايوة كواتا ما دام ناتوان عدالة بكن لكاتك وادي خوازن يقول ما أحللت لكم ودع هذه التي تضر بها كواتا خواي يقول لخلال واتا بوكا ساندر بسر پرشتياري آفرتاني يتيم ما تم ناتواني حقكي بدي عدالة بعدالة قلب زوليوه أي مخوازة
بەڵکو بڕۆ ئیتر کە خوای گەورەی حەڵال کرێ بیخوازە ئەو ئافرەتە مەخوازە کەوا زەرەری پێدەگەینی لە ڕوایەتێشکە فەیوعجیبه مالها وجمالها لە ڕوایەتێشکە دەفەرمی ئەو پیاوە ئەو یەتیمە کە بەخۆی بەخێوی کردیە پێی سەرسامە بە جوانیەکەی و بە ماڵەکەی فيريد وليها أن يتزوجها بغير أن يقسط في صداقها ئیتر دەیەوێتم بیخوازی بەبێ ئەوەی کەوا عەدالەت بکات لە بەخشینی ئەو مارەیەی کەوا پێویستە بیداتێ فيعطيها مثل ما يعطيها غيره ئیتر ئەو ماڵەی ئەو مارەیەی پێ نابەخشی کەوا غەیریوی پێی دەبەخشی فنهوا أن ينكحوهن إلا أن يقسطوا لهن في إكمال الصداق لو يا خوای گەورە لەو ئاتە نەهی لێکردینەکەوە بیخوازن مەگەر عدالت بکەن لەوەی کەوا مارەی تەواویان بدەنێ ويبلغوا بهن أعلى سنتهن من الصداق واتە ئەوهایان پێ بەخشن کەوا عادەتی ئەو کاتە چەندە لە مارەی هەر کەسێک پێ بدرێ ئەوەندەی پێ بداتن مەگەر ئەوها بیخوازی وأمروا أن ينكحوا ما طاب لهم من النساء سواهن ئەگەر لەوەی ترسان ناتوان عدالت لەگەر ئەو یەتیمەی بکەن و حەقی خۆی بدەنێ با بچن غەیری ئەوان بخوازن قالت عائشة أو عائشة دفرمي ثم إن الناس استفتوا رسول الله صلى الله عليه وسلم بعد هذه الآية قالت لدواء أو آتش ديسان خلشي هاتن داوي فتوان لبيغمبرك صلى الله عليه وسلم فأنزل الله ويستفتونك في النساء قل لا يفتيكم فيهن أخوي قالوا آتي دابزان كاستعمال خدمتي داينة درباري آفرتان داوي فتوان لذكن بلي الله سبحانه وتعالى فتواتان لودا والذي ذكر الله أنه يتلى عليهم في الكتاب ئیتر ئەو ئاتەی کەوا خوای گەورە لەو ئاتەدا ئیشارەت پێ دەکات کەوا بگەڕێنەوە سەر ئاتەکانی پێشترێ دەفەرمی ئەو ئاتەیەکەوە وإن خفتم ألا تقسطوا في اليتامى قالت عائشة وقول الله في الآية الأخرى وترغبون أن تنكحوهن كاتك وأخوي يقول وترغبون أن تنكحوهن قالت بين الله في هذه الآية أن اليتيمة إذا كانت ذات جمال ومال رغبوا في نكاحها ئاتەکە ئەوە بەیان دەکات ئەگەر ئەو ئافرەتە یەتیمەی کەوا کەسێک بەخێوی کردێ جوان بی و ماڵیشی لە بابلۆی بەجیمابی رغبوا في نكاحها پێیان خۆشە ئەو پیاوە سەرپەرشتیار بەخۆی بیخوازی ولم يلحقوها بسنتها بإكمال الصداق بەڵام لەگەڵ ئەوەش مارەی تەواوی نادەنێکەوە پێویستە بیدەنێ وإذا كانت مرغوبة عنها في قلة المال والجمال بەڵام ئەگەر ئەو ئافرەتە ئەو سەرپەرشتیارە پێی خۆش نەبی بیخوازی لەبەرەوەی جوانیە چیوای نییە ماڵێ شواشیوان نییە تەرەکوها والتەمەسوا غەیرها من النساء وازی لێدەین و دەسن ئافرەتانی دیکە دەخوازن قالت فكما يتركونها حين يرغبون عنها ئیتر هەروەکو ئەوان کاتێکەوە ڕغبەتیان لێ نییە وازی لێدەینن فليس لهم أن ينكحوها إذا رغبوا في مالها وجمالها إلا أن يقسطوا لها ويعطوها حقها الأوفى من الصداق کەواتە هەروەکو کە بەخۆیان ئەگەر ڕغبەتیان لێ نەبی لە خواستنیان لەبەرەوەی جوان نینە ماڵیان نییە لە حاڵەتی ئەوەشکەوە ڕغبەتیان لێ هەیە کاتێکەوە ماڵیان هەیە و هەروە جوانیان هەیە فەرمانیان پێکرا لەلایەن خوای گەورە سوبحانەهو وتەعالا نەیانخوازن ئیلا مەگەر لە خۆی ڕاببینکەوە عەدالەتی لەگەڵ بکاتن حەقی خۆی بداتێ لەو مارەیەی کەوا پێی خوای گەورە سوبحانەهو وتەعالا پێیانی بەخشیە ئەوجا دەڵێ وهذا المروي عن عائشة يدل على أن الآية نزلت في المعدمة کەواتە ئەو ڕوایەتێکەوە لە دایکمان عایشە دەجێڕێتەوە بەڵگەی لەسەرەوەیکەوە ئەو ئاتە دەربارەی ئەو یەتیمانە دابەزیە ئەو کچە یەتیمانەیەکەوە نیتی ئیتر واتە نیتی بەخۆی ڕغبەتی لێ نەبی خوازێ و حەبسیشی دەکات وقد تأولها سعيد بن جبير على المعنيين سعيد کوڕی جوبەیر ئەو ئاتە بۆی لێکداتەوە نزلت في المعدمة والغنية دەڵێت دەربارەی هەردووچیان دابەزێ واتە ئەوەی کە نیتی کاورە بەخۆی نایخوازی وحبسي دكا والغنية وياخذ هيتي دولمند بخوي رغبتي ليه درباي هردو شانا ابن حجر ضلي والمروي عن عائشة أوضح أو كلا عائشة جرته واضح ترى في أن الآية الأولى التي في أول سورة نزلت في الغني كواتا تفرمي آتي كم درباري أو كسان دابزي كوات دولمندن وهذه الآية نزلت في المعدمة أو آتي دوم كدابزي درباري آفرتانك كوا بابرين نيتيان والمقصود ابن كثير دلتن أن الرجل إذا كان في حجره يتيمة يحل له تزوجها كوا تأجر بيابك يا آفرتش يتيم بخوي بخوي كردبيتن هتا جوربوا لبوي هي بيخوازي فتارة يرغب في أن يتزوجها يترزاري وهي بيخوش بخوي بيخوازي فأمره الله أن يمهرها
أسوة أمثالها من النساء. ما دام بيخوش بخوازي خواهي قول فرماني بيكرديا ماري يكي بيبدا هر وكو آفرتاني تر ماريان بيددريا. فإن لم يفعل أجر ماري يكي نادي فليعدل إلى غيرها من النساء بابتي غيري بخواز أجر ماري يكي نادي فقد وصى الله عز وجل بروي فراوانا أو ناخوازي ذيك بخواز. وهذا المعنى في الآية الأولى التي في أول السورة أو درباري أو آتي لسرتاي سورة كاتي. وتارة لا يكون له فيها رغبة زاري واشي أو آفرتي كوا يتيمة آفرت كورب ولا لاي بخوي رغبتي نبي خوازي لبرسي لدمامتها عنده لبروي بي جوانية أو في نفس الأمر يعني لبر هرشتك يعني مالينيا بي ناخوش بخوازي. فنهاه الله عز وجل أن يعضلها عن الأزواج يتليرش داخ ما دام بخوي نايخوازي خواي جور سبحانه وتعالى نهي لذكا كوا منعي نكات لو كوا غيري بخوازي خشية أن يشركوا في مالها الذي بينه وبينها يتر نايدات غير خوشي لبر أويد لبا نخو كسيك بيتم بيبتا الشريك لقل مالكي خواي يقول له حالتي ده في المادم بخود نايخواز ليه قربا ميردي بكا اگر بخوش دايخواز حقي خوي بديه يتر ديار اوقات تشتي تريزور تداما بلام لبر توابوني كان لير دوستي ببشتواني خواي يقول لا واني دهاتو دين وخزمت اوقاتا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.